ڕۆژ بە ڕۆژ میدیای ئەلیکترۆنی لە هەرێمی کوردستان و جیهان ڕۆڵ و کاریگەریەکانی فراوانتر دەبێت سەکۆیەکە بۆ ئازادی ڕادەربڕین و بیر و ڕاجیاوازەکان و گواستنەوەی هەواڵ. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک لە میدیای ئەلیکترۆنی و سۆشیال میدیا بەبێ گەڕانەوە بۆ سەرچاوەی هەواڵ و زانیاری دروست زانیاری ناڕاست بڵاو دەکەنەوە و کاریگەری لەسەر کۆمەڵگا دروست دەکەن. لەم پانێڵەدا کە بە سەرپەرشتی حاکم قادر ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی و بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچوو باز لە پلان و هەنگاوەکان بۆ یاسایەک بۆ میدیای ئەلیکترۆنی و سۆشیال میدیا کرا. یارە شاری سلەیمانی وەک پایتەختی ڕۆشنبیری ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبوو هەمیشە لە بزوتنەوە نیشتیمانی و شۆڕژێڕەکان و مقاومە لە ڕووی فکر و سیاسی و ئەدەبی و کەلتوری و ئازادی بە ئازادی ژنانیشەوە. لەبەرەوە چەندێک ئێمە لە شارەکەمانە هەوڵ بدەین بۆ فراوانکردنی پانتایی ئازادی لە چوارچێوەی یاساییدا خزمەت بە بزوتنەوەی ڕۆشنبیری و خزمەت بە بزوتنەوەی گەلەکەمانەکەی. سوشال میدیا بابەتێکە کە ئەتوان بڵێم هەموو کەس دەگرێتەوە لەبەرەوە دەرکردنی یاسایەک بۆ خێراییە بۆ پرۆژه یاسایەک بۆ کتوپڕ و پەلە پرۆزەیە ئەبێ بەمای نیگەرانی سەرجەمشین و توێژەکان بۆیە ئێمە ئەرکمانە وەک ڕۆژنامەنووسان و سندیکا ڕۆژنامەنووسان و یاساناسان وەک ئەوانەی کە لە بوارەکە کارەکەن کە یاساکە بگاتە ئاستێکی پێویست ئینجا سەرۆکی هەرێم ئیمزای لەسەر بکات و نەگەوەی کە یاسایەکی کڕچووکاڵ بێت و دوایگیر بخۆین بەدەستی. زۆری میدیای ئەلیکترۆنی و سۆشیال میدیا و بڵاوبوونەوەی لە کۆمەڵگەدا بەبێ بوونی پارێزگاریکردن لە مافی تاک و چاودێری نەکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست و شێواندنی کۆمەڵگا کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان دروست دەکات. بەهۆی میدیای ئەلکترۆنی و بە پێو داتایانی کە هەیە ڕێژەی بڵاوبوونەوەی نەخۆشی دەرونیەکان کە بڵێن پەیوەندیدار بێ بە میدیای ئەلکترۆنی و ڕوو لە زیادبوونە. بەڵام لە هەمان کاتیشا یعنی تۆ حڕیەتی تعبیرە هەیە ئەتوانی ڕای خۆ دەربڕی بە ئازادانە بەکاردەهێنرێت و بابەتی هەواڵی ساختە. لە پەرلەمانی کوردستان پێشنیازی یاسای ڕێخستنی میدیای ئەلیکترۆنی لە هەرێمی کوردستان کراوە کە چەند پەرلەمانتارێک واژویان لەسەر کردووە. بەڵام ڕۆژنامەنووسان و میدیاکاران و یاساناسان نیگەرانن لەو یاسایە و پێیان وایە کە کەم و کورتی زۆری تێدایە و بۆیە دەڵێن پێویست بوو لە کاتی بوونی یاسایەکی لەو جۆرە ڕاوێژ بە کەسانی شارەزا و پسپۆڕ بکرایە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.